شاها كرمانجي لأوروبا من ديجانك دقل من يا هف زمانه من لروشا وين هيري هروكي كجت كردانه چو منێزیک من جێ پرسی ئەی کچێ بۆ بلەرز و ترسی بۆ مایی پێخاس و برسی سەرگەردان و بێکەسی کێت و کریەک و لانا لە تەگەران دەورا زەمانا ئەی خاتۆنا کرمانجی بۆچی مایی بێوار و جی دوهی لکەلهێ خانزاد بووی سەرئەڤراز و بزار بووی ئیر و دیل و هەژاری بێوەڵات و بێواری کی کەزیێن تە بڕینە کی دەست و پێن تە گرتینە کا کراسێ ئەتلەسی ئەو زێرێ لە ئەنیێ دچرسی کی بەرسینگا تە دڕاند خەوا شەڤێل تە ڕەڤاند لەسەر روێ تە چ خیچن چ سنوورێن هیچ و پیچن بۆ دەردۆرا تە گرتینە چار گورێن هار و برسینە چەند جارە دەورا گەردوونە ملەت هەمی پێشڤەچوونە بوونە دەولەت خورد و سەرکەفت ماجارێک تنێ بۆتە نینە خاتۆنێ کرە گری bi çavên şil li min nihêrî gotî lawol def mirîne te cerg û hinavêt min birîne çîroka min gelek dirêj e êşa min piriya ji mêj e ez im şaha kirmancî îro mam bê war û cî دوهی لکەلهێ خانزاد بووم سەرئەڤراز و بزار بووم چەلەنگا warê عەگیدا دەشت و زۆزانیەت مبوون خانزادا هزار مریدا وارگەهێن من کەلh و کۆ پێت بلند بوون دلبەرا ڕووهەیڤ و بکەن بووم کول و دەردێت من نەبوون خودانێت من gelek بوون bi tac û bext û text bûm li îro min neman xudan bûme mest û sergerdan bêbexta ez firotim neyaran xêra mi dotin li dewra min resen nemane mirin mêrên bi sed mêrane بۆمە پارچێن ji hev cudane her parçekî sed ser têdane ew hevdû qebûl nakin herçend de mêrên diçakin eger wan hevgirtiba ez da îro li welat bam bi text û tac û desthelat bam ne jar û mesta Ewropa bam من got xatûnê qet netirse li qada eşqê ez im mem lawê te me her gav û dem tu bi tinê yek carî bêje dê bo te her canê xwe dem hezar caran sax bibim dê bo te her canê xwe dem dê bo te her canê xwe dem